داگیر کرد باش بزانە ئاپۆ هێلی سوورمانە داگیر کرد باش بزانە ئاپۆ هێلی سوورمانە. پیلانگێڕی بەردەوامە و ڕێپەر ئاپۆ بێخاوەن نییە. بۆ ڕای گشتی کوردستان و جیهان هاو نیشتیمانیانی ئازیز ئازادی خوازان ئاشتی خوازان لە زیندانی ئیمڕاڵێەوە هەواڵ و لێدوانی گوماناوی دەرحەق بە دۆخی ڕێبەر ئاپۆ ئەدرێت. ئەم هەواڵ و دەنگۆیانە ڕایگشتی گەلەکەمان و تەفگەری ئازادی گەلی کوردی خستۆتە نێو نیگەرانی و دڵاڕاوکێەوە. ڕێکخراوی کۆنسەی دژ ئەباشکەنجە سەر بە ئەوروپا CPT کە بەرپرسی سەرەکی دۆسەی ژیان و تەندروستی ڕێبەر ئاپۆیە دوای سەردانیکردنیان بۆ دوورگەی ئیمڕاڵی لێدوانی ناکۆک و دژبەیەک و نابەرپرسیارانە ئەدەن کە ئەمەش زیاتر گەلەکەمانی دووچاری پرس و گومان کردوتەوە. داوا دەکەن چی زووترە دڵنیایی و ڕوونکردنەوەی پێویست دەرحەق بەوەی لە ئیمڕاڵی دەگوزەرێ بدەن. ئێمە وەک تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان بە هەستاریاوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا دەکەین. هەر ئەگەرێکی نەخوازراو دەرحەق بە دۆخی تەندروستی ژیانی ڕێبەر ئاپۆ و هەواڵانی دیکە لە ئیمڕاڵی ڕووبدات پافیزمی ئەردۆغان ئەکەپە و مەهەپە هاوکات ڕێکخراوی ڕیسیپیتی لێ بەرپرسیارن. لێرەوە داوا لەگەلی کوردی ئازادی خوازی و تەواوی ئازادی خوازانی جیهان ئەکەین کە بە وشیاری و هەستیاریەوە بە دواتواچوون بۆ ئەم دۆخە مەترسیدارە و جددیە بکەن. هەر کەس خۆی بە بەرپرسیار ببینێت لە نێو چالاکی دابێت هەتاوەکو فشار بخێتە سەر دەوڵەتی تورکیا و ڕێکخراوی CPT تا چی زووترە ڕێگە بە پارێزەران و خانەوادەی ڕێبەر ئاپۆ بدرێت سەردانی ئیمڕاڵی بکەن و تا لە نزیکەوە لە دۆخی تەندروستی و ژیانی ڕێبەر ئاپۆ و هەواڵانی ئاگادار بن. بە هەموو لایەکیش ڕادەگەێنین کە هەر هێرش و دەستدرێژیەک بۆ سەر ژیانی ڕێبەر ئاپۆ هێڵی سوورە. ئەمەش تەواوی گەلەکەمان و مرۆڤایەتی ئازادی خواز پەیوەندیدار دەکات لە ئەگەرێکی نەخوازراوی بەو ڕەنگەدا جگە لە ڕێی بەرخۆدان و تۆڵەسەندنەوە و بەرزکردنەوەی شەڕی شۆڕژگێری گەل لە کوردستان و ناوچەکە هیچ ڕێگەیەکتر نابینینەوە. بژی بەرخۆدانی ڕێبەر ئاپۆ لە ئیمڕاڵی نەفرەت لە پیلانگێڕان و شەڕخوازان بژی ئیرادەی ئازادی گەلەکەمان تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان 9/12/2022